سڵاو هاوڕانم کاتتان باش لە چناڵی وانی ئۆنلاین لەگەڵتانین لە ڤیددیو ئەمڕۆمان باستە بەنامەی پاوەرپۆینت دەکەین بە یەک ڤیددیو نابێت ئەیکێنە چەند ئەڵلقەیەکان چەند ڤیددیوەیەک بۆ ئەوەی ماوەی ڤیددیوەکەکەم بێت و باشترین سوود و بێزار نەبنە ڤیددیوەکان سەرەتا لەوانەیەکەمە تەنها بە گشتی باسی پاوەرپۆینت دەکەین لەوانەکانی دیکە بە تایبەتی باسی هەر شتێکێکین و هەر تایبەتمەندیەکی بەرنامەکە ئەکەین سەرەتا کە ئەمە بە ویندۆی بەرنامەکەیان ڕووکاری بەرنامەکەیە هەندێک دیزایانی ئامادەکراوی پێت داوە کە بۆ زۆرشت بەکاردێن بەتەوان بەرنامەی پاوەرپۆینت بۆ زۆرشت بەکاردێ زیاتر بۆ تەلەبانەی بۆ نمونە لە زانکۆن سیمینار پرزنتیشن شتێکیان هەیە بۆ ئەوانەی کە ئیش کۆمپانیان هەر شتێک یان ئەگەر خۆت شار حەزت پێ زۆر ئاسایە و شتێکی زۆر مهمە پاوەرپۆینت سەرەتا ئەو بینین سەر نووسراوە سەوەرجێسن presentation themes education charts diagram business infographic بۆ نەڕۆین لەسەر پرزنتیشنەکان ئەگەر هەر شتێکت بەدڵ بێت لە پرزنتیشنەکان ئەتوانی ئەم دیزاینانە خۆت بەکاریان بهێنی ئێمە سەرەتا ناڕۆین ناو دیزاینەکان دوای وانەیەک تایبەت دانین بە چۆنیتی دیزاینکردنی سلایدی پاوەرپۆینت سەرەتا ڕۆین شتێکی سادە سپی هەڵەبژێرین بۆ ئەوەی زیاتر بەشەکانی بزانین وەکو وتمان ئەم تەنها بە گشتی باسیەکەین لەوانەکانی داهاتوە باسی بەشەکانەکەین بە تایبەتی بۆ نمونە لە باسیەوە ناکەین جارەیە بەڵام لەسەرەوە وەکو بینین هەنێ نووسیمان هەیە هەنێ بەشن با بزانین ئەم بەشانە ئیشان چێ و چین لەوێ نووسراون سەبەنە هۆم ینی سەرەتا لە چەند بەشێک پێک دێتەوە بینین لە خوارەوە کە ئەم بارە ئێستا بەشی یەکەم کە بە نووسراوە بۆ کۆپی پێستوانە بەکارهێنرێت بەشی دووهەم لەمێ بۆ نیو سلاید بۆ سلاید جاکردنی سلاید و لایت ئاوت ئەوانە بەکارهێنرێت وەکو بینین ئەم بەشە نووسینمان نەکردویانە هەر شتێک بنووسین ئێستا ئەم بەشە بۆ فۆنتی نووسینەکە و حسازی نووسینەکە و شتانە بەکاری دوایی بە درێژایی خوێنین وەکو بینم خانەکی تریش هەروها بۆ نووسینەکە بەکارەهێنرێت بۆ نووسینەکە بە شێوەیەک دانین لە ناوڕاست بێت لە لا بێت یان ڕیزبەندکردنی نووسینەکە خاڵبەندکردنی بۆ شێوەیە ئەمانەی ئەمێش هەمان شتە دێنە سەر ئەم نووسراوە شەیپ ئەم لە بەشی شێپەکان دراوینگ ینی وێنە کێشان و ئەو شتانە ئەمە هەموو شێپە کە ئەگەر بەکار ئەتوانی بەکاریان بهێنین جارە باسی ناکەین بەڵام وانەیەک دائنین چۆن دیزاینکردن و بەکارهێنانی ئەو شێپانە ئەمانە ئەنگڵ ئەمانەش زۆر مۆزوعێکی زۆر دوور و درێژە ئەم بەشەیە ئینشاڵەوانەیەکی بۆ داهێنین بە تایبەتی ئەمانەیشە نووسینەکەیە و یان ئەو باگراوندەکەی وێنەی باگراوندەکە و ئەمەش ئاوتلاینە کە چواردەوری باگراوندەکە و کە بینی سەکردمانە زرد ئەمەش شەیپ ئیفێکتان ئیفێکتی بەو جۆرەیە بە تایبەتی باسییان ناکەین تەنها بە گشتی باسییان ناکەین دێنە سەر لە بەشی دووهەم لە بارەکە ئینسرت لەمێ چیمان هەیە دەمێ نیو سلاید ئەمەشی ئەوەی ئەو دیوە هەرێک شتە تەیبڵمان هەیەتوانین لەمێ خشتە دروستکەی بۆ من ئاها بەم شێوەیە خشتە دروستەکەی نەتوانی بەم شێوەیە خشتە دروستکەی بەڵێ پیکچەرمان هەیە کاتوانی بۆ نمونە ئەمە خەڵکی زۆر ئەوێ بوونە هەر وێنەیەک بهین لەمێ ناو سلایدەکە داینی ئەتوانین پیکچەر یەکسەر ناو کۆمپیوتەرەکە لە هاردەکۆ بهێن یان بە شێوەی ئۆنلاین یان بە سکرینشوت یان لە ئەلبۆمەوە ئەوەی لە ئەلبۆمەوە ئەچێتە سەر ینی سلایدتر بە تایبەتی بۆ دروستەکە ئەمانە شێپەکانن لەمێش هەیە سمارت چارت ئەمانە زیاتر پیاڵی سمارت چارت کە بۆ زیاتر هەنێ دێنە سەری بە تایبەتی باسییانەکە هەر هەمویان نابێت ئاها لەمێ باس ناکرێت بۆ شێوەیە ئەمە چارتەکانن بە شێوەی بەشی چارتەکانە ئەمە ستۆری ئەمانە هیچین شتێکی وانە ئەمە کۆمنت تێکست بۆکس ئەم تێکست بۆکسە زۆر گرنگە کە بۆ نمونە تێکست بۆ نووسینی تێکست دەمێ بەکارهێنێت چیترمان هەیە وۆرد ئارت ئەمە شێوەی نووسینەکەیە وۆرد ئارت بەڵێ داتە تایم و ئەمانە زۆر گرنگ نین ئەمە سمبڵ ئەمانە بۆ بیکاری ئەمانە بۆ بیکاری بەکارهێنێن کە ئیشی ئەمە نیە ڤیدۆ ئەمە بۆنە ڤیدۆیەکیان ڕیکۆرد سکرینەکە بۆ نمونە تۆ هەر لەمێدای ئەنی ڕیکۆرد سکرینەکان ڤیدۆیەک هەیە و ئەتەوێت ناو ئەم سلایدە داینی ناو سلایدە توانین داینیم دێنە سەر دیزاین ئەمە دیزاینەکە ئەمە بەشێکی تەنهایەوێت ڤیدۆیەکەوێت کە بۆ نەباسیکەین دێنە سەر دیزاین ئەمە دیزایانی ئامادەکراوە توانی خۆت ئەگەر ئەمانت بەدڵ نەبوو ئەتوانی خۆت دیزاین بکەیت مانە هەمووی دیزانی ئامادەکراوە کە ئەتوانی بەکاریان بهێنیت
بەم شێوەیە زۆرە بەڵام هەنێک کەسێ ئێستا خۆم بەتایبەتی ئەم دیزاینانم بەدڵ نییە خۆم ئەتوانم دیزاینێک ئەگەر خۆم باش بم توانم شتێک جوانتر هەڵبژێرم یان شتێکی جوانتر بکەم باشە لەم لە چیمان هەیە سلاید سایز ئەمە سایزی سلایدەکانە کە بۆ نەچوایسە بەڵام ستانداردەکەی بەم شێوەیە باشتر وایە دەستکاری نەکەی گەریش پێت باش بوو دەستکاری بکەم فۆرمات باکگراوند ئەمە بۆ زیاتر بۆ دیزاین بەکارهێنێت کە خۆ دیزاینی بکەیت ینی ڕەنگی باکگراوندەکە ڕەنگی سلایدەکە بەو شێوە ئەتوانی بیانگۆڕی خۆت جوانتر ئەگەر تااقەتت هەبوو توانی خۆت شتێکی زۆر جوانتر دروست بکەین باشە ئەتوانی ڕەنگەکان بگۆڕی بەڵێ بەو شێوەیە دێنە سەر خاڵی چوارم ترانسلیشن ئەمە بۆچی بەکارێت ئەمە لە کاتی عرضکردنی سلایدەکانە ئەم بەشیانە لە کاتی عرضکردنی سلایدەکان بۆ منەت من هەر جوڵەیەکە دەم بە سلایدێک بۆ نە سلاید یەکەم پوشێ دەمێ بەم شێوەیە بێتە سەرەوە سلایدی دووهەم ویب ئەمە بۆ بەکاردێکاتێک کە تۆ عەرزێکی لەسەر داهاتاشەوەیان هەر شتێکی تر کە بۆ نەو ئەمە نییە بەو شێوەیە دەربچێت و خۆی پیشاندە شێوەیەکی جوانە و بەکارهێنرێت ئەم ئفێکتەکانێتی و ئەمە ساوند ینی دەنگەکانە کە لەگەڵ سلایدەکانە بەکارهێنن جارە ئیشی ئێمەنی ناوێنە سەری دوایی هەمووی بەتایبەتی باسیەکی ئەنیمیشنز ئەمە بۆ لە کاتی نووسین ئەمەش زۆر گرنگە و ئەتوانی ئیبداعی زۆری پێ بکەیت توانی داهێنانی پێ بکەیت لەبەرەوەی شتانی کە تۆ بۆ نمونە پرزنتێشنێک سمینارێک شتێکەکەی کە تۆ ئەمانە بەکار بهێنیت ئەگەر بە شێوەیەکی جوان بەکاریان بهێنی شتێ زۆر جوان ڕاکێشت بووسە بێت بۆ نمونە کە تۆ نووسینێکت هەیە دوایی بەتایبەتی هەمووی باسەکەین بۆنە ئەم نووسینەتە هەیە بۆنە شێوەیەک یان جوڵاندنێک بەم نووسینە ئەدەین جوڵاندنێک شێوەیەک شتێک بەم نووسینە ئەدەین بەم شێوەیە توانی لەمێ بێگۆڕیت و هەمووی دەستکاری کێسە بۆ نمونە کە عەرزی ئەەکەین یەکەم جار ئەمە وایە هیچی تیانێ کە بۆ نە تۆ سلایدێتر دیتە خوارەوە ڕێک ئەوە ئاوها دەرەچێت بەو شێوێ سلاید شۆ ئەمە شتێکی گرنگ نییە بۆ تەنها بۆ عرضکردنە لە کات یانی داتاشۆگە کە عەرزێکی ینی ئەوەی شتێکەوە نییە کە باسی کێتیان زۆر گرنگ بێت ئەمە تەنها شتە گرنگەکان کە ئیشت پێیەکەوێ ئەوانە باسەکەین ڕڤیو ئەم بەشیش زۆر گرنگ نییە بەڵام شتە هەنێشتی تێ باسیەکەن نیو کۆمنت تۆ توانی لە شوێنێک کۆمنت دانێ ینی چۆن ئەمە باسێکن ئێستا چۆن ینی کۆمنتە شوێنێکدانی بۆ نەسە ئەم کۆمنتەکە ئیبینین ئێوە من لەمێ دای ئەنێم بوون من شتێکم لە نووسیەوە یان شتێکم کردووە بۆ ئەوەی بزانم چیم کردووە چیم نەکردووە ینی بۆی دوایەک بۆ ساڵێکی تر سێرم کرد بۆی بزانم ئەمە چییە و بۆچی لەمێ نووسیەوە بۆ نم نەسە لەمێ هەر شتێک بمەوێت لەمێ ئینووسم بەو شێوەیە ئەو کۆمنتە لەمێ دانراوە بۆنە لەمێ دانراوە باشە بۆنە ئەڕۆین بۆنە ساڵی تر ئەمە لە ئەبین بۆ من ساڵێکی دەردێمەوە سەری کە بۆن دەستی کلیکێک لەسەر کۆمنتەکە ئەەکەم ڕێک ئەوەتە دیارەکە بۆنە تو هەر شتێک بنووسی لەمێ دیارە و چیت نووسی و دێتەوە بیرت بەو شێوە تر ئەمانە بۆ ئەوەیە کە کۆمنتەکە دلیت بکەیت و ئەم لە ئەولای پێ بکەیت ئەمش لەم لاشتیمان هەیە ترانزستەر یان ئەم وەکو تەرجمە بەکاردێتەوە توانی هەموو ئینەکان تەرجمە بکەیت بەڵام ئیشی ئێمە نیەوە ڤیو ئەمە بۆ چییە ئەمە چۆنێتی نیشاندانی سلایدەکان بۆی ستانداردەکە کە نۆرماڵە بەم شێوەیە بەڵام تۆ توانی ئەگەر بەدڵت بۆ توانی شێوەکەی بگۆڕیت بۆ نمونە بەم شێوە باشە ئاوا تۆ ئەگەر بەدڵت بۆ توانی بۆ شێوە یان بەم شێوەیە نانوەکو کتێبی ئەمە ئێستا وەکو کتێبە ینی کتێب نییە عەفوو بەڵام ینی خۆی پیشان تێدا هەموو سلایدەکان پیشان تێدا ئەمە سلاید ماستەر بەو شێوە کە خۆی ینی بەشبەشی بۆت کردووە و دایناوە کە چۆن بێت وەکو کتێبێکە وەکو شتێکە کە تۆ بێن بۆ نمونە بینووسیت ینی کامەت بەدڵە بۆ شێوەیە لە ڤیو بووین بەڵێم ئەم سێ خەتەی ئەم لا چیە ئەم سێ خەتەی ئەمێ چییە خەتی یەکەم ڕوڵەل یعنی چی یعنی مەستەرە یان بەڵێ مەستەرە بۆ نمونە کەمێ ئەمەی نووسین ئەوە تا مەستەرەکان لەمێ دەرچوون
بۆ ئیشەکەت زۆر دقیق بێت ئەمە بەکارەهێنی. خەتی دووهەم چێ گرێدیەنس ئەو چوارگۆشانەی ئەگەر بیبینین ئەو چوارگۆشانەی ئەوەیە بەش زیاتر بەکارەهێنرێت بۆ ئەوی کە ئیشەکەت ئەگەر زۆر ینی دقیق خوشت بێت ئەوە بەکارەهێنریت. ئەمیش ئەو زایدەکەیە کە تۆ توانی بۆ نمونە تۆ نووسینێکت هەیە ناتەوێت لە یەک ڕیز دەرچن بەو شێوە دێنە سەر چی فینت و ئەم بۆ نمونە تۆ ئەگەر فیت و ویندۆ بۆ نەتو ئەگەر زوومەکەت ئاوها زۆر بەرز کردی بێت یان زۆر هینت کردی بێت و دەستنێت بەمە ڕێک فیتی ئەکات بە هینەکە مانای ئەوەیە. ئەمەش هەنێک کەلەری حازرن بلاک و وایت و ئەوانی تێ هیچ ئەوە نییە تۆ ئەتوانین شیرۆ زۆر جوانتر دانین. نیو ویندۆ ئەمە ینی ویندۆیەکی تری پاوەرپۆینتت بۆ دائنی بەم شێوەیە. ئێستا بوون بە دوو ویندۆ دوو ویندۆی یەکشت تێگەن شتێکی زۆر خۆشی لێیە ئەرەنگ ئەرێنج ئەتوانیت بۆ نەتو لە یەک کاتە لە دوو بەرنامەی خەریک بیت یان لە دوو شوێنە خەریک بیت. ئەم شتە زۆر مهمە هاوڕێیان بۆ ناتوانین لە دوو کاتە لە یەک کاتە لە دوو بەرنامەیە ینی لە دوو شت ئیش بکەیت. بەڵێ بۆ نەدینە سەر ئەمە ئیتر ئەوەتە ئەمەش فۆرمات بۆ ئەم فۆرماتە ئێستا گەر دیقەتان دابێ ئەم بەشی فۆرماتە ئێستا دیار نەما باشە بەشی فۆرمات دیار نەما بەڵام خواوڕێن بە ئەمانە دابین لە بەرەوەی زۆری زەحاچن ئەگەر دیقەتان دابێ بەشی فۆرمات دیار نەما بەڵام کە تۆ شتێک سێلێکتەکەی بەڵام کە تۆ سێلێکتی شتێکەکەی بۆ نووسینێک وێنەیە کە شتێک بەشی فۆرمات دێتەوە باشە بەشی فۆرمات دێتەوە یانی چی فۆرمات یانی مۆدی ئەو شتە مۆدی بۆ نووسینەکە. ئیدت شێپ ئەوە شێپەکان حەقمان پیانۆ نییە ئەمانە ئاوتلاینن بۆ نووسینەکە یان باکگراوندە بۆ نووسینەکە بەم شێوەیە باکگراوند و ئاوتلاینەکە یەتی بۆن تۆ ئاوتوانی ئاوتلاینەکەی لابیت توانی ڕەنگی باکگراوندەکەی بگۆڕی بۆ نووسینەکە. ئەمە شێوەی حازرەکە خۆیان دایانناوە ئەمە شێوەی حازرەکە بۆ نووسینەکە خۆیان دایانناوە باشە توانی بیانجی گۆڕیت توانی بیگۆڕی لەگەڵ ئاوتلاینەکەی توانی ئاوتلاینەکەیشی بگۆڕی. کە سلێکتمان نەکرد کە سلێکتەکەمان لا دەڕێک بەشی فۆرمات نامێنێ ئەوە ئەنگڵەکانە کەوتمان لەگەڵ ڕوتەیت کە ڕوتەی جاری ئەمانە باسییان ناکەین لە ئەڵلقەیەکە بە تایبەت باسییانەکەین. ئێستا ئەمە بەگشتی باسێک بوو لە پاوەرپۆینت ئینشاڵڵا لەبەرەوەی ئەمە چەند ئەڵلقەیەکە بیان چەند ڤیدۆیەکە بێ باسی بەشەکانی ترەکەین بە تەواوەتی بەانی بە تایبەتی کە بتوان لی تێ بکەن بە خاوی و بەسەر خۆمەرە تا ڤیدۆیەکی تر جارێ خواتان لەگەڵ سەبسکرایب و لایکی کەناڵەکەتان لەبیر نەچێت.